مهرەبانی پرۆژەی خێری بە ئاشکرایە دەستە جەمعیە و خوای گەورە دەفەرمێتن ئەوەی خێری بە ئاشکرا دەکاتن ئیشێکی باش دەکاتن خواوە دەری خوا فنیعمە لە سوڕەتی ئەلبەقەرە بڕۆ بخینەوە و خوای گەورەش دەفەرمێت الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية کە ئەوانەی خێری دەکەن بە شەو بە ڕۆژ بەنێنی بە ئاشکرا ئەجرهم لەسەر چێ ئەجریان لەسەر چێ عەلى اللهە و دوای هەر ئەو خوایش دەری لا خوف عليهم ولا هم يحزنون کەوا نەترسیان هەبیتن لە دنیاەکە نە لە قیامەتیش ترسیان هەبیتن. خۆشەویستان خێرکردنی بە ئاشکرا گرانترە لە خێرکردنی بەنهێنی چکۆچی خێر بە ئاشکرا کرد هەندێک کەسە پێ دەرێ کلااوچی هەندێک کەسی پێدەێن ساختەچی هەندێک کەسێ جوونیت پێدەدا هەندێک کەسێ دەرێن ئەو لە بۆ ڕایە حقسەت پێ دەرێن لۆیەکە خی گەورە دەرێ خێری بە دزی بکە بەڵام چیان خێر بە دزی دەکرێت ئەو خێرانی شخصینە مەسێت ئەمە فەقیرێک دێتن لە فەچیلۆ دەکڕم ئەسڵ وایە بە دزی بیتن ئەسڵ وە بەڵام ئەگەر ئەم دوکانێکی گەزم دانا برێم چیە برسیە بابێ لێرە گەزی بخواتن ئەوە دەبی بە ئاشکرا بکرێت چکۆبی برسیەکان بێن گەزەکەی لێ بخۆن ئەگەر ئەم ناشکرانەکەم برسیەکان نازانن ئەوە یەک دوو یەکێککە دێنم تەماتەکەی دێنیم یەکێک دەرم خیارەکەی دێن یەکێک دەێ ئەمە نەفتەکەی دێنیم لە بۆ غازەکە لە بۆ دێن یەکێک دەرم کری دوکانەکەی دەدەم بە هەمووان خێرەکە ئاسانتر و سەهلتر دەبیتن و گومانش لا دەچی لەسەر ئەوەی کە ئەو پارێ لە چێ بۆ ئەو هەموو لە فەگەزی دەداتە عالەمێ لۆیەکە وا باشترە خێری گشتی ئاشکرا بکرێت و مهرەبانیش خێرەی ئاشکرایە هەمومان پێکەوە مهرەبانیمان دروست کرد هەمومان پێکەوە خزمەتی نەخۆشە فەقیرەکان دەکەین لۆیەکە خستخانەی مهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە خزمەت خێر خۆشی ئامانزیتی و لە بۆ بزنسیش دروست نەکرایە و من ئێستاکە نزیکەی 25 ساڵە دکتۆرم دەتانم یعنی بە 25 ساڵ دکتۆری نەتانم حەقی سیارەک و خانێکم هەبی لە وڵاتی بژیم یعنی چ فلەبەر ئەوەی کە ئەوەی هەیتم نەغەدرم لە کەس کردیە نەماری کەسم خواردیە ئەو بە حەق خۆشمان بەماندی بوونی خۆ زۆر مهمە لە ژیانتدا بەرز ببیەوە بەبێ ئەوەی پێلەیەکەچکە بنێ زۆر مهمە چکەندە کەسێ بەرز دەبنەوە بەڵام پێ لە خەڵکیتکە دەنێن خەڵکی دەکوژێن خەڵکی ئەزیەت دەدەن تەقریری دەنووسن هەتا بەرز ببنەوە بەڵام زۆر مهمە بەرز ببیەوە مەشهور ببی نانت هەبی ناوت هەبی بەبێ ئەوەی غەدر لە کەس کردبیتن ئەمنێکم لەوانەیە کە غەدرم لە کەس نەکردیە و هەرێک دەزانی حەقی هەیە لەک نە من بابێ لەسەر ئەو چاوامی دادەنێم و حەقەکەی دەدەمەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی